قاسپەی کە و خواردنی کوردەواری و دیوەخانەکەی جارانی کوردەواری بۆ ساتێک پیر و بە ساڵاتچوانی لە ماڵی بە ساڵاتچوان گەڕاندەوە بۆ سەردەمە زێڕینەکەی گەنجیان. ئەمساڵ جیاواز دە ساڵانی پێشوو بەڕێبەراتی گشتی و چاودێری کۆمەڵایەتی سلێمانی بە ساڵاتچوانی بۆ ئامادەکاریانەی کە بۆ ڕۆژی جیانی بە ساڵاتچوان ڕێکخرا بوو خۆشحاڵ کرد. ئەمڕۆ ئێمە بۆی حەزمان کرد بەم شێوە دیکۆرە کە لە پوریە ئەم کەرنەڤاڵە بکەین بۆی کە بە ساڵاتچوان بچنەوە ئەو تەمەنەی خۆیان کە ڕۆژانێ بووە لەگەڵ خواردنی کوردەواریە لەگەڵ ئەم شێوە دانیشتنە کوردەواریە بوون بگەڕێنەوە بۆ ئەو کاتانەی خۆیان نەگەوەی کە لە چوار دیوارێکە لەوە دەربچن بێنە سەر شێوەیە کە بزانن کامە ئەو ماڵەیە کە ئەو ڕۆژگارانەیە کە خۆیان لە دەرەوە بوون و ڕۆژانێک لە گوندەکان لە ماڵەکان بەم شێوەیە دانیشتون بۆیە زیاتر ئەمەمان کرد. ئەمڕۆ حەزمان کرد لە ڕۆژی جیانی بە ساڵاتچوانە ئەمەش وەکو بەڕێبەراتی چاودێری کۆمەڵایەتی خزمەتێ بکەین زیاتر بە ساڵاتچوان لە چوارچێوەی چالاکیەکانمان ئەمڕۆ ئەم کەرنەڤاڵی ئاهەنگیان بۆ ساز بکەین. ئەژنۆکان هێزی ڕۆشتنیان نەماوە، چاوەکان بە کزی دەبین و گوێیەکان کەم دەبیستن. ئێستا گۆچان و عەرەبانە هاوڕێژیان و ڕێگەیانە. لێرە هەر بە ساڵاتچوویەک چیرۆکێکی هەیە، بەڵام هەمویان لەو خاڵەدا هاوبەشن کە دەرکراوی دەستی ماڵ و منداڵ و بێکەسین. ڕەنگە کلیلی دڵی هەر یەک لەمانە دەستکەوێت دنیای قسە و دەردە دڵت بۆ بکەن کە هەمووی چیرۆکی ژیانیانە. مۆزەفی و هەمووی ڕێک و پێکن، هەمووی تەخسیری ناکەن لەگەڵمانە، بەڵام هەر ناخۆشە هەر ناڕەحەتە بۆ ئەو شەخصەی بەخوای بەخۆشی سەریەوە منیش وەکوێەوە بەخۆشی بەمەسەر ئەمڕۆ یان باش لەگەڵمان باش مێد و ئارەزوێ لە دڵی تۆ خوا ڕەحمکە ئەم دنیامان بۆ باش بێ و وەسیعەتێ و باش بێ و عالەمەکە تۆزی حەوانی باش بێ و باش. زۆربەی ئەوانەی دەچنە تەمەنەوە بەتایبەت ئەوانەی کە سوکاریان نییە یاخود لە ماڵەوە دەردەکرێن خانەی بە ساڵاتچوانی سلێمانی تا لە ژیاندا بن لە خۆیان دەگرن. ئێستا نزیکەی 25 بە ساڵاچوو لەو خانەیەدا ژیان دەگوزارێنن. تەنها شتێکیش کە ئێستا دڵیان پێی بکرێتەوە هاوڕێتی نێوانیانە، بەڵام تەمان هێندە هیلاکی کردوون کە زۆر جار کونجی تەنهایی دەگرن. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.